سەرۆکی سوپای پاسدارانی ئیرانی دیبێژە ئەو نەکەتیە خەما بڕیارە پەرلەمانی ئەوروپی و ڕێخستیاوی خستیە لیستا تیرۆرێ. تورکیا سەردانا وەزیرێ بەڕەوانیا سوێدێ بەتاڵ دکە ji ber xwepêşandanên duh li pêş balwezxana wê li Stockholmê. û gelo çarenivîsa opozîsyona Sûrî dê çi be eger peywendiyên Enkerê û Şamê vegerneve? ئەم کاتتان شاد خۆشاتنەوە بەرنامەیەکی تری کورد کۆنەکشن لە واشنگتن. ئێستا لە واشنگتن کاتژمێر حوتی بەیانی ڕۆژی یەک شەمەیە. سڵاو ڕێزی هاوکارانی بەشی کوردی دەنگی ئەمریکا و من دەخیلی شەمەوە و هیوای کاتێکی خۆشتان بۆ دەخوازیین. چەند ڤیددیۆیەکی نوێ بەڵاوکرانتەوە خۆپیشاندران لە شاری زاهیدان لە پارێزگای سیستان بلوچستان لە ئێران دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر دەگەرنەوە. نائارامی لە ئێران دژ بە ڕژیمی ئیسلامی لە پێنجەمین مانگی دایەک لە دوای مردنی ژینە ئەمینی لە 16 مانگی نۆدا دوای دەست بەسەرکردنی بە تۆمەتی پێشێلکردنی یاسای جلوبەرگی ئێران. لەو کاتەوە هەموو هەینیەک لە شاری زاهیدان خەڵک ناڕەزایی دەردەبڕن. سەرۆکی سوپای پاسدارانی ئێران دوێنێ شەمە ڕاگەیاند کە نیگەرانی نییە لە هەوڵەکانی یەکێتی ئەوروپا بۆ خستنی سوپای پاسداران لە لیستی ڕێکخراوی تیرۆریستیدا. پەرلەمانی ئەوروپا داوای کرد کە یەکێتی ئەوروپا سوپای پاسدارانی ئێران وەک ڕێکخراوێکی تیرۆریستی بخاتە لیستی هێزە تیرۆریستەکان بەهۆی سەرکوتکردنی خۆپیشاندەران و دابینکردنی فڕۆکەی بێ فڕۆکەوان بۆ رووسیا. دوو دیپلۆماتکاری ئەوروپی بە ئاژانسی ڕۆیتەرسیان ڕاگەیاندووە کە یەکێتی ئەوروپا سبەینی دووشەمە 37 ئەندامی سوپای پاسداران لە لیستی ئەو کەسانە لە ئێران سزادراون زیاد دەکات. تاران چەند هاوڵاتیەکی ئەوروپی دەست بەسەر کردووە و تا دێتن وڵاتانی ئەندامی یەکێتی ئەوروپا ڕەخنەی زیاتری لە سەرکوتکردن و لە سێدەرەدانی خۆپیشاندەران دەگرێت. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری خانم دڵنیا ڕەحیم زادە چالاکوانی سیاسی لە سوید ستۆکهۆڵم دەکەین. ئەم کاتت باش دڵنیا خانم یانی حەزم کرد پێش هەموو شتێک باسی ئەو بکەین کە سوپای پاسداران دەڵێ ئێمە خەمی ئەوە نییە کە یەکێتی ئەوروپا بمان خەستە لیستی تۆریستیانە. ئایا ڕاستە کاریگەری لەسەر سوپای پاسدار و لەسەر ئێران بەگشتی نابێ ئەم بڕیارە؟ ئەم کاتتان باش سڵاو ڕێزم هەیە. لە ڕاستیدا من پێم وانییە کە ئێرانیش و سوپای پاسدارانیش بۆ خۆیان نیگەران نەبن لەوەی کە دەچنە ناو لیستی تێرۆرەوە، لەبەرەوەی ئێران لە 2 ساڵەوە پێشەوە خەریکە بەرنامە بۆ ئەوە دادەنێ کە ئەگە بەرەوڕووی شتێکی وا بووەوە لایەنێکی تر ببێ بۆ پشتیوانی بۆی کە پشتیوانی لێ بکە. هەر بۆیەش ئەوە ماوەیەکی دوور و درێژە کە لە پاژەوەی کە دەنگۆی بە تیرۆریست ناساندنی سوپای پاسداران هاتە ئاراوە ئەو پەیوەندیەکانی لەگەڵ رووسیە چڕتر کردەوە. ئەوە یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە ئێمە بەوە بگەین سوپای پاسداران بەعکسەوە زۆر نیگەرانە لەوە و دەزانێت چون سوپای پاسداران تەنیا ئۆرگانێکی نظامی نییە لە کۆماری ئیسلامی، بەڵکو زۆر شرکت و زۆر کارخانە و نازانم زۆر هینی اقتصادی هەیە سوپای پاسدارانەوە هەیە. بۆیە ئەگەر ئەوان بچنە لیستی تێرۆرەوە ئەوە زۆر شاخ و باڵی ئێران یا ماشێنی سەرکوتی سوپای پاسداران و خەڵکی ئێران کول دەبێ و خاو دەبێتەوە. بۆیە من پێم وایە زۆر نیگەرانە و لەگەڵ ئەوەشدا هەر لەگەڵ بڵاوبوونەوە یەکەم هەواڵی دەستی کرد بە هەڕەشەکردن کە ئەوە نیشانە لە زەعفی کۆماری ئیسلامی. باشە ئەگەر هەڕەشە بکە ئەپێک چی پێ دەکرێت؟ یعنی هەڕەشەکانی بەچی دەگاتن؟ بە بڕوای من ناتوانێت ئەنجامێکی ببێت لەبەرەوەی کە ئێمە بینیمان کە ئەو کاتکە لە ئەمریکاش سوپای پاسدارانی ئێران دەنگۆی ئەوە هاتە ئارا بچێتە لیستی تێرۆرەوە، ئێران هەڕەشە و گرۆشەی زۆری کرد، بەڵامەوە ماوەیەکی زۆری لە تێپەڕیوە، بەڵام هەتا ئێستا هیچی بۆ نەکراوە، هیچی وای بۆ ناکرێت. لە ڕاستیدا ئەوە لە نیشانە لە زەعفیەتی وە زیاتر زەعفەکەشی دەردەکەوێت بە مروری زەمان و بە تێپەڕبوونی کات. بۆیە پێم وانییە شتێکی وای پێ بکرێت لە ڕاستیدا. باشە چی لە ئێران و حکومەتی حکومەتی ئیسلامی ئێران ئێستا چی دەکات بەرامبەر بە و هەموو دژاتیە لە ڕۆژئاوا لە وڵاتانی جیهان؟
من پێم وایە ئەگەر بڵێن کۆماری ئیسلامی چی پێ دەکرێت تەنها ڕێگەیەوەیە کە تەسلیم بێت، چون لەبەرەوەی ئێستا کە تەواوی خەڵکی ناوخۆی دەتوانم بڵێن بەشێکی زۆری خەڵکی ناوخۆی وەتەوە زۆربەی وڵاتانی ئەوروپایی و غەرب ڕۆژاوە بەو قەناعەتە گەیشتون کە بێنە پاڵ دەنگی خەڵکەوە و لە دژی کۆماری ئیسلامی بوەستنەوە. یعنی ئەوە تۆ لە هەر بوارێکە لە بواری سیاسیەوە تمشای بکەی، لە بواری اقتصادیەوە تمشای بکەی، لە بواری پەیوەندیەکانەوە تمشای بکەی، لە هەر بوارێکەوە ئەگەر تۆ سەیری بکەی کۆماری ئیسلامی لە زەعفدایە و ئەگەر لایەنێکیشی بە هەر جۆرێک بتوانێت جێبەجێ بکە کە من پێم وایە کۆماری ئیسلامی ئەگەر بتوانێت هەنگاوێک هەڵێنێ کە ئەم ساڵانە ڕایگرتووە بەشی دیپلۆماسیەکەیەتی کە تا ئێستا توانی وێتی کۆماری ئیسلامی ڕابگرێت، من پێم وایە ئێستا ئەوەش ناتوانێت، یعنی ئەوەشی دابەزیوە لەبەرەوەی ئێستا کەوتۆتە هێنی بارمتەگرتنی شارۆمەندانی ئوروپاییەوە. وڵاتانی ئوروپایی داوا دەکەن شارۆمەندەکانیان بگەڕێنە وڵاتی خۆیان و سەفەری ئێران نەکەن. ئەوانە هەموو نیشانە لە زەعفی ئێرانە و پێم وانییە کارێکی ئەو تۆی پێ بکرێ لەڕاست. باشە دڵنیا خانم، هەواڵەکانی ئەم چەند ڕۆژە لە هەموو ئێران هەواڵەکانی هەلبەت خۆپیشاندانان و وەڵامی حکوومەت بۆ ئەوانە و لە شارە کوردیەکان هیچ نوێ هەیە؟ هیچ دەبیسین ئەم چەند ڕۆژە لە شارە کوردیەکان و لە زۆربەی شارەکانی تریش دیارە خۆپیشاندان هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا فەزایەکی ئەمنی زۆر حاکمە بەسەر ئێراندا. ئێمە بینیمان ڕۆژی جمعە ئەو بە هەزاران خەڵک ڕژانە خیابانەوە لە زاهێدان، ئەمە لە کاتێکدایە شاری زاهێدان لە محاسرەی ئەمنیەتیدایە، بۆیە خەڵک ئیتر ناترسنەوە. لە شارە کوردیەکان لە هەموو فرسەتێک کەڵک وەردەگرن بۆی کە ناڕزایەتی خۆیان دەرببڕن. بەفر دەبارێ دەچنە دەرەوە، خامنەی بە شێوەی بەفر دروست دەکەن و دەموچاوی خوێنی لێ دێنن کایانی ها، ئەنی دەیانەوێت بە هەموو شێوەیەک ناڕزایەتی خۆیان و نەویستنی ئەم کۆماری ئیسلامیە بە شێوەی جۆرا دەری ببڕن و ئبرازی کەن کە نایانەوێ ئەم دەوڵەتە حاکم بێت بەسەریانەوە. بەڵێ دڵنیا خانم، ئێمە لەگەڵ هەموو میوانەکانمان باسی بابەت خاڵێک دەکەین، ئەویش ئەوەیە وەڵامی ڕۆژئاوا بۆ ئەو شتان ئەو کارانەی کە لە ناو ئێراندا ڕوئەدەن ئایا لە ئاستی گەورەی و توندی ئەو کریاران کوردەوان کە لە ئێرانە ڕوئەدەن یان نا؟ یعنی حەزەکەم دووبارە ئەو پرسیارە تۆش بکەم، یعنی ئەو هەموو شتێک کە لە ناو ئێرانە ڕوئەدا وەڵامی ئەوروپیەکان بەسە بۆ ئەوە؟ ئەمن پێم وایە نا، لە ڕاستیدا نا، لەبەرەوەی ئەگەرچی یەکێتی ئەوروپا وڵاتانی ڕۆژاوا درەنگ هاتنە سەرخەت لەبەرەوەی کۆماری ئیسلامی زۆر دەمێکەیەکە دەستی کردو بە کوشتار و خەڵک دەکوژێەوە تێروریستە لە واقعدا لە منتەقا، و ئەگەر ئەوان دەنگیان بکەنە پاڵدەنگی خەڵک لە ڕاستیدا نەک تەنیا خەڵکی ئێران نەجات دەدەن، خەڵکی ئوروپاش نەجات دەدەن، خەڵکی خۆیان نەجات دەدەن. کۆماری ئیسلامی ڤیرۆسێکە بۆ هەموو دنیا، یعنی ئەگەر ئەوان بێنە پاڵ خەڵکەوە ئەوە یارمەتیدانێکە بەخۆشیان، بەڵام ئەوەی کە تا ئێستا کردویانە باشە، بەڵام بە پێی پێویست و ئەوەی کە دەبوایە ببوایە من پێم وایە نا بەداخەوە. بەڵێ دڵنیا ڕاحیم زادە چالاکوانی سیاسی لە ستۆکۆلم سوید لەگەڵ ئێمە بوو. زۆر سوپاس. سپاس بێوەش. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دوحشەمێ تورکیە سەرداناوە زیرێ دەرڤایە سویدێش بۆ تورکیە بەتاڵ کرد ji ber xwepêşandana tundrêyan lê dijî Îslamê li Stockholmê ev rûdan bûbû sedema krîzek nû li pêş yan astangek nû li pêş hewlên Swîdê bo daxwazkirina endametiyê di NATOda.
رایدارên Tirkiyê destûra ku ji siyasetmedarê rastgirê Swîdî û yê Denîmarkî Rasmus Paludan bibûne hatî deyn ku lê pêş balûzxana Tirkiye li Stockholmê protestoyê bike şermezar kir. Par ragihandina Paludan a gera şewtandina Qur'ana pîroz di meha Remezanê de bibû sedema serhildanan û nerehetiî û xirabkariyan li Stranserî Swîdê xwepêşandanên ka piçûk ya duyşembeyê alîgerên Tirkiya jî li aliyê dinê balûzxanî pêk hatibû li Stockholmê li demê ku xwepêşandanên serbûkurdan ve ji aliyê Komîteya Swîdî ya parastina Rojava û çalakvanên din hatibû rêxistin ku bi sedan kes tê de bejdar bibûn. دیارە هەوڵên Swîdê ji bo başkirina peywendiyan bi Tirkiye re çend tê aloztir dibin. Helbet bersiva Enqerê ji bo xwepêşandanên duhşembeyê û her wesa şewtandina Qur'ana pîroz û bêrêzkirina ku ew dîbêjin serokê Tirkiye Recep Tayyip Erdogan li Stockholmê gelkê tund bû ji Enqerê. Çima li vî demî ev azirandina hestê Tirkiye li Swîdê tê kirin bi mera rojnamevan Kurdobaksî ji Stockholmê bi meraya ka Kurdo dem baş yanî ev xwepêşandan ku duh li pêş balûzxana Tirkiye li Stenbolê hat kirin û bi şêweyekî ku her kes dizane ku azirandina Tirkiye be çima hatin kirin. Belê berî her tiştî wekî tê zanin sala çûyî welatê Swîd û Fînlandiya ji endamtiya NATOyê xwe pêşkêş kirin. Lê dewleta Tirkiye veto bikirtîne. Lê ev tiştê ku li Stenbolê Stockholmê li Enqere bûne van rojê dawîn protestoyê Tirkiye hemû ji ber ku civîna civîna wezîrê Karûbarê Derve Tirkiye Mevlût Çavuşoğlu li Amerîka baş neçû acizîkî çêbû. Zanî heftiya çûyî hatibû vê derê dixwastin hereng çeka bistênin û dixwazin ku alîkariya Amerîka ji bo PYD û YPG û SDF rakin û ji bi aciziya xwe dixwaze bi awekî dîçan diyarê ku dewleta Tirkiye gelek aciz bûye ji Amerîka û nikare zî de bi Amerîka re şerkeşîn wî de mesela 27 mehê civînekî gotbûne çêkin wezîrê bergirî Tirkiye Hulusi Akar û Paul Johnson wezîrê bergirî Swêd li roja înê li Almanya ve hevû dîra peymanek çêkirin ku yekê Şubatê civîna wan çêbe. Piştê ku wezîrê bergerî Tirkiye çû mala xwe biryardan ku bêjin ku me iptal kiriye. Çikî wiha tune esas yani dewleta Tirkiye ji bo dengdana ku li Gulan a ji Hezîran de ew çêbe dixwaze van şerê Paludan û mesela Qur'anê û meselê tiştê dîtir hemî ji bo dengdana xwe bikêrbîne. Esas mesela şerê Tirkiye û Amerîkayê dîplomasiyê de. Çima te dibêjî seredana wezîrê derveyê Tirkiye ji bo Washingtonê neserketî bû? Ew civîna çawa fêm nekir baş. Çima hûn bawer dikin ku ew civîna wezîrê derveyê Tirkiye li Washingtonê baş bi rêve neçû. Yani sedemîn çima hûn wesa vê baweriya we ve? Li gorî agahdariyê me Blinken gelekî sert xeber daye bi Mevlût Çavuşoğlu re. Gotiye hûn ya Swêd û Fînlandiya bê şert qebûl bikin. Eger hûn qebûl nekin yani niyeta me heye em we bavêjin ji NATOyê. Mesela YPG PYD jî ji bîr bikin. Ev problemê halê ku hûn çê dikin û neheqin ne normalin. Yani ji ber wê yekê jî mafê mirova de divê ya Selahattin Demirtaş hepsê derxin. Divê ew mahkema ku li ser reîsê belediya İstanbolê heye wekî tê zanin wî mahkemê bidin girtin demokrat bibin. Gelek hûn her malê demokrat bin nexwe me we ji bo NATO bavêjin. Gorî agedariyê min ev û cara ewlî Amerîka hewqa dijwar xeber de. Wekî tê zanî piştî ku Joe Biden bo rêîsê cumhur cara yekem sar resmî bi fermî li Washington civînekî nabera wezîrekî Tirkiye û Amerîka çêbûbû. Ev agahdarî ji rast nerast em nizan lê ew kovara ekonomîst û vana mamrovan roja dibîne ku her wisa gelekî kesê ku nêzîkê Trump û îşkirine jî gelek dijwar xeber din. Her wisa sêlah firotan ambargoya wî Bob Menendez dixwaze bide sekinandin. Kongre bi awekî dî difikire, Pentagon bi awekî dî difikire. Lê mirov dikare bi Kurtî ji bêje ku kar û têkiliyên kar û barê dewleta Tirkiye anha baş naçe. بله باشه دی سال گل هندی جی کا کردو یعنی هر کس دزانه کو ترکیه
حکومت ها ترکیه اردوغان و آک پارتی خناخن بن بارکی وصا وان دا خوازن وصا کو امریکی و اوروپی جوانا دکن بون منا بردانا روزنامه‌وانا مثلا فروکان مثلا کو کردین کردا و روش آوا يعني حلوستي خو ناگوهره چما اف شار لسر ترکیه براستی از لوی قناعتی دنین اردوغان یکی ج قوت فهم دکه ج پرا فهم دکه ج تهدید فهم دکه از باورم هنک شتاوی بکاربن یعنی دکارن مثلا پیشیا دنگدان ده هنک حساب بردنش بو هم یا امریکا ممنون بکه هم جهان کرز عفتو دنگی خو بدن AKP و پارتیا اردوغان جبر وی کی جی امریکا تو چاره وی نما جبر کو دولت ترکیه حرمت اویش بوی معافی آخافتنه بوی فریدم اوف سپیچ یعنی بوی وان شتاتنه و نکاره یعنی ولاتی که ناتو ده بگره گرک سیستمی که پارتیه به دولت ترکیه هر روز نیزی که یک سیستم یک پارتیه ده به وان پارتی است جاش بروی که جام ولاتی که کل اندام ناتو به و گرک اول ولد دموکرات به معافی مرور حرمت بکن هر روز ساجی يعني قرار دانه كو فنلنديا والسويد جي تركيا زحت لازم باشا كيكي كود افتشتي يكون بعض رجال السويدي الروددن واف برصفع سويديان تايبه جي بري كانك حتى وزير سرك وزير جي قلت بتشتي كو تركيا بترش جما دو خاصه ام بترنكارن لكن وخبشان دانا دو هافتشتي وصاد بالنشانك كو ايدي سويدي هي في نما كو بتا اندام ناتو يانجي وداف جو دا خوازي برد نها تشاوا بالفيدمي بله وان روجا وزیر برگریجی کاروبار درویجی و سرک وزیر سوئدی دجوار خبر دادن دیجی انقره جبر کو گوتنش کو حتی دنگدان شینه به اونایلین ام بکم نوی داری ام نمجبور خم محتاج جوان بکن جبر کو هر تشتر دنگدانا لترکیه هاتی حساب کردن وگا اردوغان بخواسته شارده گلان دنگدان شکش برای کیش نیاره دیگره شر دیگره قلبالغ دیگره جبویجی دولت سوئد ناخواست خب بچوک بکه ایدی و کابره نابجه از و فهم دکم بیجه معافی مروان معافی آخافتنا انسانان دموکراسیش مرا پرگرینگه اجبروی کیجی ام نمجبور دولت ترکیه گوداری کن ودولة تركيا جي ديارة دخوازة كو وينا زغتي للسويديان بكا كوان تشتا ودف جوان آزادين خبر دا بريز كوردوباكسي روجنموان جستو كومي مرة بو قلك سباس اسپاس کم که تاخن بباشکرنا پیوندین انکره و شامی گلو پاشا روژا اپوزیسیونا سوری دی چاوا با او گلو پارتو آلین سیاسی لسوری چاوا و یکی دنرخینن زان عمر پیامری دنگ امریکا لقامشلو اف پیداشون کریان دمك دا گو رژیم سوریه و ترکیه بر بالهفکرنه که ودشن پرسا لسر چارنویس اپوزیسیون سوری جاره کدن در دکوه روژوی گلو پیکان آلین اپوزیسیونه دجیر سیوانه که هفبش ده لهف بکن بر پرس نویسگاه تکلیان یا ریخستنا آسوریا دموکراتیک گابریل موشه گو پارتیا وی دناو اتلاف سوریه ده دبجه هر نزیک بونه کد نافبرا هر دو رژیمان ده ده باندوری لسر همو اپوزیسیونه بکه لو ما توی آلین اپوزیسیونی نزیکی هف ببن أعتقد أن هناك مؤشرات دوی آلین اپوزیسیون سوریه لهف بکن جبوکو فشاری لآلین هرمی و ناف دولتی بکن داکو داخوازن وان لبر جوان بگرن اگر لهف کرن نبه دی آلین دن با آوائک یک آلی پرسگره که لگوری برجواندین خواه چاره سر بکن و دی او یک لسر حسابی برجواندین گلی سوریه به وسيكون على مصالح السوريين. لآلية كيدن مجلس سوريا ديمقراطيك مسداغو نونرتيا هزن سياسيين باكر رجلات سوريا ديكا نرازيبون أخوال همبري نورمال كرنا بيوانديان ننافرا أنقري وشامي دا نشان دا انداما نفيسكاها تيكليا مسده دريا رمضان ديار ديكاغو هولدان مسده جبو نزيكبون آلين أوبسيونا سوري بنافبر بردوامه بانجي ما اون جو ام حميم مخالفه سوري بين جلهاف ام بافرا نقاش بكن ام بافرا بكن بريارا الرنج كيش سوري را ام افا بكن سيستمكي نو سيستمكي ديمقراطيك جبو جو ام فيجلي باشتي وبارامي تدجيان بكن لگوری چافدیران جبر نبونا پروژه که سیاسی گو همو هیزن اپوزیسیون سر هف کوم بکن نپیکانه گو هیزن اپوزیسیون سوری دجه سیوانه که یه گردی ده کار بکن باوریا مدتی أرديك تنيجو حرد مخالفة بقينا هم مسدي جبر بروجا ونا ديمقراطية وفناجي بروجا ونا أخوان المسلمين جو دبن سرورية تركي دكار بكن. پشتی 11 سالان جناکوکین دنافبرا رژیم سوری و ترکیه ده د 28 دیسمبر بوری ده لموسکو یکم جوین با آوای کی اشکره دنافبرا هر دو آلیان ده لدار کرد او جوی لسر آستا وزیر براوانی بود هر وها پیشبینه گو
هفدیترین هردو آلیان لسر استا وزارتا کار درو و سر کماری جی پیکوره لآلیه کی دن و د چارچوبه هولدانین کمکرنا آلین اپسیونه روژا دهه و مهه لباجار قامشلوی مسده و هفبندیان اجتماعی سوری رکفتنه که هفبش راگهاندن. زانا عمر دنگ امریکا قامشلو. برنامه هفترنگ برنامه هنری یا بشی کردی لدنگی امریکایی. از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی. بمرانه. سروک جو بایدن هشداریان خواهین درباره گوهرتنا جنگه دوباره کرون سوزا عالی کاریا فدرالی دا جبو ولایت کالیفورنیا جبر جمارکا باهوز ولهین کل ولایت قومینا لی رخنا گرین وی دی بیجن کو او تیرا چار سرینا کا لی او کسین کو پسنا سروکی و سیاستین وی و قانون وی دن سبارا جنگه بتایبت دی بیجن کو گوهرتن بیگ جاری نای. ئاسمانی گۆڵدن ستەیت واتە کالیفۆرنیا هەور و هەڵا و باراناویە کەشوهەوایەکی زریاناوی کە سەرۆک جۆ بایدن دەڵێت هۆکارەکەی گۆڕانی کەشوهەوایە. هۆکارەکانی ئەم کەشوهەوا زریاناویە گۆڕانی کەشوهەوایە واتە زریانی بەهێزتر و لە ناکاو. بایدن ڕۆژی پێنجشەممە سەردانی کالیفۆرنیای کرد بۆ هەڵسەنگاندنی زیانەکانی زریانەکانی ئەم دوایە بۆ ئەوەی بەڵێنی یارمەتی فیدراڵی بدات و پەیامێک بگەێنێت. دەبێت وە بەرهێنان لە ژێرخانێکی بەهێزتردا بکەین بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی ئەم کارەساتانە لەبەرەوەی بە جۆرێک لە جۆرەکان کەڵەکە دەبێت ئێمە پێشتر لە یاسای بنیادی ژێرخاندا کە ساڵێک لەمە و بەرواژەم کردبوو بودجەمان بۆ تەرخان کردووە. بایدن دەڵێت هەنگاوی دیکەی ناوە لە بەرەنگاربوونەوەی گۆڕانی کەشوهەوادا بە یاسای کەمکردنەوەی هەڵاوسان کە بەم دواییە پەسەند کرا کە نزیکەی 400 ملیار دلار لە بودجەی فیدراڵی بۆ دابینکردنی وزەی پاک تەرخان کراوە لە هەوڵێکدا بۆ جێبەجێکردنی پابندبوونی ئەمریکا بەپێی ڕێکەوتنەکەی پاریس کە ئامانج لەی دابەزاندنی پەنگ خواردنی گەرمبوونی جیهانە بۆ کەمتر لە 2 پلەی سەدی. بایدن داهێنانی ئەمریکای لە بواری وزەی پاکدا بەرەو پێش بردووە بۆ کەمکردنەوەی دەردانی گازی پەنگ خواردووی گەرم کە زانایان دەڵێن دەبێتە هۆی گۆڕانی کەشوهەوا. شێری گودمان لە پرۆگرامی گۆڕانکاری و ئاسایشی ژینگەی سنتەری وڵسن دەڵێت حکوومەتی ئەمریکا لە مێژە گۆڕانی کەشوهەوا وەک هەڕەشەیەک دەبینێت. دەبێت لەو مەترسیە پێکاتەوی دووبارانە تێبگەین چونکە مەترسیەکە کە زریانە گڵتێبەربوونی جەنگەڵەکانی بەدوادادێ پاشان کاریگەری لەسەر چەندین ڕووداوی ئایندەی کەشوهەوا هەیە. ئەم ڕووداوە تونند و تیژانە ئەم زریان و لافاوانە هەمویان پێکەوە کار لە یەک دەکەن. ئاماژەی بەوەش کرد پێویستە بارگرانەکە لەلایەن حکومەت و کەرتی تایبەتەوە بە هاوبەشی لە ئەستۆ بگیرێت. ئەم پەیامە ئاڕاستەی هێزە جیهانەکانی کۆڕبەندی ئابووری جیهان کراوە. بایدن نێردەی باڵای کەشوهەوای خۆی جۆن کێری نارد بۆ کۆبوونەوەی ئەم هەفتەی لە داڤۆس لە سویسرا. چارەسەرکردنی گۆڕانی کەشوهەوا جۆرێکە لە وەرزشی کۆتایی تیمەکە ئەوە تەنها لە کەرتێکەوە ناکرێت بۆیە دەبێت حکوومەتەکان بیکەن دەبێت کەرتی بازرگانی و کەرتی دارایی تێدا بێت و پێکەوە کار بکەن بۆ ئەوەی بەڕاستی چارەسەری ئەم گرفتە ئاڵۆز و تیۆریانە بکەن. شێری گودمانیش دەڵێت گۆڕانکاری کاتی دەبێت. ناتوانین تەنها پشت ببەستین بە سوتەمەنی خەڵوزی بەردین ئێمە هەندێک جار نەوت و گازیش بەکار دەهێنین. بەڵام ڕەخنەگران دەڵێن سەرکردەکان دەبێت تونتر بن بە تایبەتی کاتێک بازە ڕوبەڕووبوونەوەی ئەو پیشەسازیانە دەکرێت کە ژینگە پیس دەکەن. بەبێ گرتنەبەری ڕێوشوێنە بەهێزەکان لەلایەن حکوومەتەوە ناتوانین ئەم کێشەیە چارەسەر بکەین. ئەوەش سەرەتا پێویستە بەرەنگاری کۆمپانیەکانی سوتەمەنی خەڵوزی بەردین ببینەوە کە لە دڵی کێشەکەدان و بۆ ماوەیەکی زۆرە هەوڵی سەرقاڵکردن و نکۆڵیکردن و دواخستنیان داوە. هەندێک لە نەیارانی سیاسی بایدن تەنانەت هەندێک لە هاوڕێ دیموکراتەکانیش ئەو یاسایانیان بێهێز کردووە کە زیاتر گشتگیرن و دەڵێن ئەو پیشەسازیانە هەلیکاری بە بەها دروست دەکەن. کەواتە ئایا بایدن زۆر شتی کردووە یان بەس نییە کات و پلەی گەرمە بۆمان ڕوون دەکاتەوە. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی ئانیتا پاول واشنگتن. پەیمانگەی جۆرج بۆش لە ویلایەتی تەکساس ناوچە گەورەکان لە سەرانسەری ئەمریکادا ڕێزبەندی کردووە کە دەڵێن ئەوان کۆچبەران وەردەگرن و کار بۆ گەشەکردنیان و گەشەپێدانیان دەکەن. راپۆرتێکی دەنگی ئەمریکا نیشانمان دەدات کە چۆن کارۆلادۆ سپرینگز لە ویلایەتی کارۆلادۆ بە شێوەیەکی گشتی کە شارۆچکەیەکی پارێزگارە ناوی کەوتووە ناو ئەو لیستە.
کارتیک پاڵانیماڵای ئێستا ڕاوێژکاری داتاکانە دوای گەیشتنی بە ئەمریکا بە ڤیزەی تەکنۆلۆژیا بۆ نیشتەجێبوون لەلایەن حکوومەتی کۆلۆرادۆوە هیچ کۆمەکییان نەکردووە لەبری ئەوە پشتی بە کۆمەلگای هندی ئەمریکیەکانی شارەکە بەستووە. یارمەتیان دام بۆ بەدەستهێنانی شوێنی نیشتەجێبوون هەروە دەستکەوتنی کار لەو شوێنەوە لە ڕاستیدا تاوەکو 3 مانگی یەکەم زۆر کۆمەشیان کردم. جاکی لە ڕێکخراوی سێنترۆ دیلا فامیلیا دەڵێت زۆر جار کەسانی تازە هاتون نابینێن و گۆشەگیر دەبن. بربەستی زۆر هەیە بۆ جێگیربوون هەروەها بربەستی کولتوری و ڕەگەسپەرستیش زۆرێک لەو کۆچبەرانە کە ئێمە خزمەتیان دەکەین قوربانی تاوانن. لەبەر ئەوە هەندێک بەلایەنەوە سیر بوو کاتێک پەیمانگای جۆرج دەبلیو بوش شارەکەی لە ریزبەندی 21% لەو شارانەی کە خزمەتی کۆچبەرانەکەن. کۆلۆرادۆ سپرینگ بە ئاکادمی هێزی ئاسمانی ئەمریکا بەناوبانگە هەروەها لووتکەشاخی پایکس کە بەرزەکەی 4300 مەترە زۆرێک لە کۆماریەکان ڕاشکاوەنە باش لە داخستنی دەواازە سنوورەکانەکەن بەڕووی کۆچبەری نایاساییدا. پێم وانییە ئێمە تابلویەکمان هەڵواسی بێ و لێ نووسرا بێت کۆلۆرادۆ سپرینگز شوێنێکی زۆر باشە بۆ کۆچبەر. جان کۆماری خوازێکی سەرسەختە و دوو خولە سەرۆکی شارەوانی کۆلۆرادۆ سپرینگزە لە ساڵی 2022 پەیمانگای مێکلن شارەکەی لە پلەی نۆهەمی توانای ئابووری لەنێو شارە گەورەکانی ئەمریکادانە کە ئەمەش هانی کۆچبەری یاساییەکانی داوە ئەوانەی پسپۆریەکیان هەیە ڕووی تێ بکەن. سوپایەکی گەورەمان هەیە کە لە 40% ئابووری ناوچەکە پێکدێنێت هەلیکاری زۆر هەیە لە بوارەکانی تەکنۆلۆژیا و داتا و سایبەر سکیۆریتی لەو باوەڕەدام زۆر کەس کە بە یاسایی هاتوون و پسپۆریەکیان هەیە بە دوای دەگەڕاون و پیانوتون بۆ نایەن بۆ کۆلۆرادۆ سپرینگز. کۆڵم راپۆرتەکەی ڕێکخراوی جۆرج دەبلیو بوشی نووسیەوە بە ناونیشانی کۆچبەرەکان و فرسەت لە شارە ئەمریکیەکاندا و تووشەتی بۆ نووسینی راپۆرتەکە کۆمەڵێ فاکتەرم لەبەر چاوگرتووە. ئایا شوێنێکی باشە بۆ کاری بازرگانی یان دروستکردنی کۆمپانیا؟ ئایا شوێنێکی باشە بۆ دەستپێکی کارەکەت؟ شوێنێکی باشە بۆ کڕێنی خانوو؟ لەو بارەیەوە پاڵانیماڵای دەڵێت بەڵێ شوێنێکی باشە بۆ ژیان ژنە تازەکەشی هێناوە و هەمان کاری لەو شارە دەستکەوتووە چێژیش لە ژیانی ڕۆکی ماونتن دەبینن پێکەوەن لە ماڵەکان و جارجارش یاریکردنی کریکیتی هندی دەکەن. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی کارۆلین بروسوتی کۆلۆرادۆ. یەکێتیا ئەوروپی دیبێژە و ئەو 10 ساڵە بۆریدا لەسەر سنوورێن خوار ڕوبڕووی کێشەی نەچاوەڕێکری بوو دەگەڵ زێدەبوونە بەرچاو پەناخوازین و دگەهیژن بەر ئاوین باشووری ئەوروپا و بە ملیۆنان ئوکرانی و ڕاویانە وڵاتین ئەوروپیدا کوژدادگەهکردن رووسیا ڕزگار بن. ساڵا 2022 de 330,000 derbasbûnên neyasayî li ser sînorên derve yên Yekîtiya Ewropa bûn. Li gorî sala borî 64 sedî zêdetir bûye. Ev jimarê li gorî Frontexê Ajansa Ewlekariya Sînor û Kenarava Ewropî hatiye belavkirin û ev jimar bêgo milyonên ji penaberên Ukraynî di nav de be. Penaberên Sûrî, Efganî û Tunisî bi hev re hema nêviyê jimara van derbasbûnên neyasayî ne. Ji Misir, Bangladeş û Nîjerya jî hejmareke zêde ya koçberan hebûn. Rewşa evlehî û ya awborî li piraniya wan welat û herêman da sala borî pir xirabtir bûye. Piraniya kesên got neyasayî gihiştine wir ew bi riya Rojavayê Balkanê û riya navenda Deryaya Spî a ber bi İtalya ve derbas bûne. Hikûmeta İtalî vê mehê biryarên yasayî bi penaberiyê derxiste golgorî rêxistinên xêrxwazî mîna doktorên bêsînor wê ev yekê karê rizgarkirina penaberan di deryayê de dicwartir bike. Yunanistan jî gavên tundê li dijî rêxistinên rizgarkirina koçberan derxistine. Ev hişbûn û tundî di helwestên siyasî de dibe ji ber şerrê li Ukrayna li gorî şirovekar Camilo Mortera Martinez. Gotobêja hevpar li vir li Ewropa ber bi tiştekê wiha diçe. Baş em rastî qeyranek mezin ya penaberan bûne ku welatên cîranên me dibe. Lê çima divê em hemî van nakokên ku li deverên dinên cîhanê dibin danîn ser milê xwe. 13 milyon penaberên Ukraynî ji destpêka dagirkirina Rûsyayê ve derbasî Yekîtiya Ewropa bûne. Nêzîkî 10 milyon kes jî ji Ewropayê vegeriyana Ukrayna hatine tomarkirin. Em dibînin ku êrişên li ser binesaziya sivîl beşeke ji stratejiya şer ya Rûsyayê ye.
و هتا نها جمارا درکتنه زیده نبویه. خواراگیریک بربچاو یا جواک او آبوریا اوکراینای هیا. لی بگومان خالین گو هستنه ین گو هرتنه هنه کورش نما به دوار کرن. جبو جمارک مزن جوالاتیان. او ویدمه دبکو جمارا درکتنه زیده تر ببه. ده همان دمه دجی یکیتیا اروپا بلاروسیا توان باردکه گو جسال 2021 کان او ور به پلان کوچبریا ریخستی یا دولت دمشینه گو کوچبران پرگری در باسکرنا سینوری پولونیا دکن. یکیتیا اروپا وریای گو روسیا جی همان تکتیکی بکارتینه. کرملین نافبرا هنولاتن روشحلاتا ناوین و باکور افریقای و دورا کالنینگراد یا بن کنترولا روسیا هجمارا فرینن خوازده کرینه دبکو بمبستا چکرنا قیران اگدنه. بریارا گودمها تیده جوینا تایبت یا یکیتیا اروپا لی دار کوه بمبستا لحفکرنا لسر سیاستا هفبش ده درباری کوچ برانده. جاودیر دبیجن گو دوبندیه که دم دریج دنا برا ولاتین اندام ده هیا و دبگو تو انجامین سرکفتی نبن. جبر راپورتا هنری ریجوال لقمان احمد دنگی امریکا. چالاگوانین ازدی و دوست و پشتوانین وان کیف خوشیا خود دیار دکن لهم بر پنگاوا پارلمانی آلمانی جبو ناساندنیا کریارین کومانا دولتا اسلامی داعش لدیجی وان انجام داین وکا جنوسایدی وان هر وسا داخواز آلیکاری پشتوانیا کیمانیان کر دی عراق دا بریارا روژا پیشمی بتکرای دگیان جالیسی گروپین هفبندیا دا سالادارا پارلمانی آلمانی هات پسند کرن هر وسا اندامین پارتیا پاریزیار جی دنگ دان بریاری اف بریارا ناساندنا کریارین داعش وک جنوسایدی پشتی نرخاندنا لیکو لرین نتوین یک گرتی بو اف بریار سیستم دادوریا آلمانیا جهان دا حتی کو دوزین دادگاه کرنا برگمان داعش لآلمانیا وکن. پشتی و پنگاوه چالاگوانو پسپورین ازدی بو وزیرا درو و وزیر چاندنین آلمانی رجویان و دیگل سروکا پارلمان ایکتیا اورپی جی جبو گوتو بیجی لسر آواین جی کرنا بریاره. اف جیوین چاوا در بازبون پروفسور جان الهان کسلخان در ناس و تایبتمند چاره سرکریا ترامایا کو به قربانیان داعش را گل کی کارکر نهار راستخوش آلمانیا بمره دکتر دمتا باش و سپاس بو دموا از خوازم بکرتی بحثی بسیار هندی بکم که او جیوین پشتی بریاره پارلمانی دگل وزیر آلمانی چا در بازبون وان چه سوزدانش بو جی کرنا او بندین د قانون دهاتین. بله زو سپاس و دم باش که داخل سپاس بو دعوتیه و راستی بیجی ببیجم پشتیه و نه ساله هولدانه که گلک مزنج اکتیویستین ازدیان پیسپورین ازدیان کاری که مزن کنن که روژا پنجشنبه اف قبول کردن جنوسید پارلمنت در باز بوم بلکه جاره یکمینه که حکومت آلمانی آن حکومت به یک رئیس رابو سر پیان خواه و سر خوال بر قربانی و بر ازدیا توان و به جنوسید قبول کرد. یعنی چه گلک به هسته و چه که پیوست بود. اموارن سر پرسیارا و سر خالا. پنج خال تدا در باز دبکه که دبیجه ام جنوسیتان ازدیا قبول دکن سری خال بر ملیا و گورستان واندتاوینن ام رئیس دگرن هر و هاجی 20 خال برز هات نکردن که چوا کاری بنج آلمانیا آریکاری ازدیا بکن یک جوان جبو دادگری و مافین این ازدیایه یدن دوامین که همو کسین این که بشتاری داعشی بودن این تروریست ول دنیا الکو داره به ورن دیتن و ورن توان برکرن جبر وجه نهال آلمان جی اوا سه دعوا هاتنه بکرن بریا و هفتهجی الباجار کابلن سه دیسا یک کسی که توانبر داعش نهال بر دادگاهه و هم هیوید کن وره جزا کرن. هر و بله هر واجی به حکومت عراقی و بغداد اربیل رژی دبیجه امی بتنگ و نزدیک به هفره کار بکن داکو ازدی کار بندیسا وگرن شنگال و جیخه و هر واج بو آوا کرنا شنگال جی او آمدن آریکاری بکن. دکتر الهان هلبت ما بس آمد فيها في او مثلا کانی جی کرنا وان خالان و چابه لی بری وینات بحثی خالن بریاری کردی دیاره یک شوان خاله او کو المانیا و کومک دیا خلکی شنگالی و قربانی داعش بینا یعنی اول سر چه بنا ما بن او کسین کو و بین ورگرتن شرطی و چنا و چه بن دوی پیاما کو هاتی قبول کردن جبو واجبه که گروپه که دن دیسا ورا آلمانیا تده تونه لی حپشتی و جوینا کو و باسکر جناب و باسکر
همو پارتیین این حکومت ده جمره گوتن هم آمدن دیسا گروپ که نوچه بکن تقریبا باس 1200 کسی دکن لحه تام ندیاره او تخوازن او کسین کل عراق و کردستان جیان وان گلک تنگه آلی نقشین نفسی هنه و بتایبتی جی او زارو که کچین که نها دستین دایش دوان ببینن و بینا آلمانیا و بتایبتی جی او زارو که کج آلی دایش نه دنیای که کسی کلوان خودی در ناکه نه حکومت عراقی نه ازی وان خوازن که چاره سکه ببینن که وان ببین آلمانیا جبو کاربن جیانا خواه لبدره دوم بکن. بله کواتا او ند بریاری دابولی وکو بیجن پیشنیازه که کاربدست آلمانی بو دکتر امزانن اون بوزیریا در ورا جویان و وزیر کاروبارن چاندنی آلمانی را جویان لی گورا کو استی گشتیم جهنده کسین کو آمده دیاره يعني جيفينا بوزيري تشاندني راو قال كي بيجرينج دان عسكرين شما يعني ويتش سوز دان مثلا وزير تشاندني جم özdemir با تقريبا 20 ساله مهم مثلا کردا و کردستان هم مثلا ازیان به نزدیک و شوپینه بخوا هاتیه کردستانی و هاتیه لالشه و نزدیک بوناوی به ازیاره اوی مروه که یکمین بوی که و چاخی داعش هات کردستان گو گره که آلمانیا چکا بده کردستان و پشمرکه دا کو کاربن خوب پارێزن جبر ویجی جم özdemir مروه که نزدیکی ازده و تایبتی تخوازه آریکاریوان کردستان و آلمانیا جی بکه باشا لگورا بریارا پارلمان آلمانی دکاره چی بکه جبو وگراندنا بو نمونه آوادان کرنا شنگالی وگراندنا خلقی آواره کو امزان بصدان هزار جوانا د کامپین پنا براندنا ناگلک ریخستن این سیبیل و این وزارتیا یا دربا و یجبو پیشدان لکردستان و لشنگال دست بکرنه کار دکن او دبیجن سر اساس پیاما 2020 کو هاتی آوا کرن و سه یاسایا کو لعراق جبو ازدیا هاتی چکرن لنه هاتی بجی کرن او دخوازن به کردستان و به بغداد لگل هورون کو چا کاربن آریکاری بکن و شنگال ور آوا کرن کنکریت آلمانیا بخوا آمده با آل دراوی با آل زانبونه و آل لوجستیک کو امکانات که اولکاری هبه هر شنگالی و آریکاری ازدیا بکن رول وان خراوین کو هاتین دامزراندن بتایبت جی پشتی ریشا داعش لسر شنگالی يعني وانا واتشالاغوان دنجي كود المانيا دا قال كي زحف بونا كار كريا چند بوجبوكو حتاكو المانو تبايا بارتين دي كواليسيون حكومتي دا بجهن و باوري كود في اف مثلا وكا جنوسايد بين عسكرين يعني اتخاذ تبحثي رولي وانا بكي بله یک از باورم به تایبتی 2014 15 دست پیکر کو هرما بادن بتن به که هر واحد از یک جوان مسئول وان بوم کوم 1100 از دین کتن از کو دسن داعش زمان آلمانیا جبر و میدیا و سیاست گلک خو نزیک بونا از دیدید 2000 سال شوی 2020 هیواشش کمیسیون مافی مروایان دولت آلمانیا لگل هورونشت و گلک شورمند اجد نافده بوم دعوت کرد و گهدار کرد گلو جنوساید کمپوزیه چیه گوی کمیسیون بیک دنگی همو حزبین دروای حکومت گو راست اف جنوسیته و شش هیوایجی ام سروان 20 نقطه ام کار دکن اجی وک شورمند جبو حکومت و ام کاربن تنه نقبول کردن جمعیت گو قبول کردن تنه گوتنه که بیشتری قبول کردن بهنه گاوین کنکریج آل دولت آلمانیا ورن کردن و هم ل آلمانیا اون دزانن 200,000 ازیل آلمانیا دجین و هم ل کردستان آلیکاریا ازیا بکن و کاربن بگرنه ولاتی خو و که هر کسی با آزادی بجین لیج بوه کنکریت سایکوسوسیال سیاسی چاندی و کلتوری دبی گلک فاکتور ورن پیکانی کو ازدی کاربن دیسا بگرن جوینا بو وزیر درورا چاوا بو وی یعنی چه پشتوانی جبو کیمانین اولی ازدیاو کیمانین اولی ده هریم ده دیراق ده و ده روشلاتا ناوین ده دانش کو جبو مثلا پینگاف جبو کو اولن پاراستن ده ولاتین خدا
بلکه دخیل وزیر خارجیه در و آنلینا بیابوک بخوا چاخه سروک پارتی کسکه بون 2019 هات کردستانه از بخوا بویر بون به هفته که القامپا و پنابرن از دیا کچی وان زارک وان را آخرین اجبر ویجی آنلینا بیابوک وزیر در و مثلا از دیان نزیک به شوپینه و دزانه و گلک زمپاتی و دلخوازی از دیا دکه اجبر ویجی او بخوجی گلکش بو وی بو آریکاری کو اف پیام د پارلمانتو د درباس به او سوز دانجی کو دنیز د کو امکانات چه و دیسا ور کردستان او نزدیک به ازدیا بشوپینه کارو شوان وان قمپا چوایه او آل سیاسی جی دخوازه به ترکیه ره به بغداد ره و بدن درجه باف دا کو ایریشی شنگالی نکن. بله دکتور جلیل هان الزام اف چند سال انتو بقربانی داعش رکارد کی بتاع بلجی اوین کو راستی تو نتیجه بونا بتاعی بتیجی تو نتیجه سکسی و توشی تروما بونا تبغى ركاردكي يعني بريارين وصا كوج حكومة ألمانيا برينجي جدهان ولات ورخستي وسازين جهان جدركتيكو أو كريار وكا جنوسايد دانس كن چندي وي آليكاريا وانا بكا فقرن سر يعني چندي وي آليكاريا چار سر كرنا وان بكا يعني ونظن بخوا الانستيتوت كما يا سايكو ثيرابي سايكو تروماتولوجي زانكو دوكايه او دوام بکنه آریکاریا مک و امکار بین زیادتر دکتران سایکوتراپیست یعنی دکتر نفسی امپرورده بکن کو آریکاری بکن گاوه که دومین او سابق کو امکار بین کمک و سنتر که یا ساخلمیه یا تندرستی شنگال آوا بکن دا کل ام بخل شنگال آلمانیا بخل شنگال آمده آریکاریا وان بکه لی اف قبول کردن جی که داخل دبیم باشسانی بین تشتکی هسته که گلک مازن بو باور بکن تقریبا 20 قربانی چاخه کو اف قرار بریال هات قبول کردن گلمل پارلمنت برد گلک جوان بگریبون او بونو جاره یکمین گوت با دولت که رادبه سش پیه او اف قربانی متشتی هاتی سرمه اف ایش و تادایی قبول دکه یعنی جعال نفسی جبتش که پیوست و ازدید زن ایدل دنیای نبتنینه بله البته ما دید بفيديو عنده كوتشاوا او عنده من برلمان وكابدس قال كي سوز وهسن خوا ان برانبر وانا ديار دكنو قال كي اخواني زيكي وان دكن دكتور جان الهان كسل خان درو ناسو تايبت مندي چرا سركرنيا دروني يا تراماج المانيا بمره بو قال كي سپاس سرچاوه مهربه دنگ امریکا جافکانی گاپ باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دم پزانین و نوچین جیهانه لا کاتێک دا پەتای ڤایرۆسی کۆرۆنا دەچێتە چوارەمین ساڵی خۆیەوە ئەمریکا لەگەڵ جۆرێکی نوێی کۆڤیددا خەریکی ململانێ و لە هەمان کاتیشدا چین دوا بە دوای هەڵوەشانەوەی سیاسەتی سفر کۆڤید بەرزبوونەوەی حاڵەتەکان ڕادەگەێنێت. 3 ساڵ بەسەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سەرانسەری جیهاندا کە یەکەم جار لە شاری وەهانی چینەوە سەری هەڵداتیە پەڕیوە لەو کاتەوە تاوەکو ئێستا ڤایرۆسەکە لە شێوازی جیاوازدا خۆی گۆڕیوە و جۆرەکانی دیکەی پەرەیسەندووە. سەرەڕای ڤاکسینەکردنی خەڵک بە شێوەیەکی فراوان لە ئەمریکا بەڵام جۆرە نوێەکەی ئەم ڤایرۆسە بە ناوی XBB.1.5 توێژەرانی پزیشکی ئەو وڵاتەی نیگەران کردووە. ئەم ڤایرۆسە بەشێکە لە خێزانە گەورەکەی ئۆمایکرۆن بەڵام یەکێکە بەڕاستی لێرە لە ئەمریکا بڵاوبووتەوە و مەزەندەش دەکرێت ببێتە هۆی نزیەکەی لە 140 لە هەموو ئەو حاڵەتانی توشبوون بە کۆڤید-19 کە ئێستا لە وڵاتەکەدا هەیە. ڕێژەی نەخۆشی لە ئەمریکا لە وەرزی زستاندا بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. نەخۆشیەکانی ئەنفلانزا و نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە و ڤایرۆسی کۆرۆنا هەندێک جار کاریگەریان خستووەتە سەر سیستمی نەخۆشخانەکان لەو وڵاتەدا. سەرۆکی ڕێکخراوی چارەسەری بۆ ڕزگاری ژیان و هۆشداری دەدات لەوەی کە خەڵک و سیستمی چاودێری تەندروستی دەبێت وریابن لەم وەرزەدا. خاڵی سەرەکی ئەوەیە کە کۆڤید لێرێ و دەمێنێتەوە سیستەمی چاودێری تەندروستی پێویستە خۆڕاگرتر بێت و چارەسەری ئاستەنگەکانی پەرستاری و بوارەکانی تر بکات. پێویستە خەڵک لە دژی ئەنفلۆزا و کۆڤید ڤاکسین بکرێن و ئەو کەسانی مەترسیان لەسرە لە شوێنە دەخراوەکاندا پێویستە دەمامک بەکاربهێنن. بەڵام لە چین دۆخەکە جیاوازترە.
حکوومەت دوای دەسەڵگرتن لە کۆتوبەندە قورسەکانی کۆڤید دەستی کردووە بە راپۆرتکردنی ژمارەیەکی زۆری مردن بەهۆی کۆڤیدی-19ەوە. کەواتە ئێوە دانیشتوانێکتان هەیە کە زۆربیان پێشتر تووشی کۆڤید نەبوون و هەر بۆیەش زۆربیان دژەتەن لە لەشیاندا دروست نەبووە و ڤاکسینەکەش نەکراون یان ڤاکسینەکە بە باشی کاری نەکردووە. ئێستاش ڕێگەیان پێدەدرێ بەبێ کۆتوبەند هاتوچۆ بکەن ئەمەش هۆکاری توشبوونیانە. سیاسەتە نەرمەکانی چین بەرامبەر بە کۆڤید لە ئیستادا وەک وڵاتانی دیکەی جیهانە و ئەمەش لە کاتێکدایە کە پەرەسەندنی نەخۆشیە وەرزیەکان وای کردووە کە پرسی کۆڤید جارێکی تر بخرێتەوە بەرباز. بۆ لۆرەل بۆمەن بە فراوی نووری دەنگی ئەمریکا واشنگتۆن. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. مامۆستایەکی شیعە بە دەهان کەلوپەل و کەرەستەین کەڤنار کۆم بکە و تایبەت ژی ئامرین مۆزیکین تایبەت بە فلکلۆر و کەلتوری ئێزدیان و دەبێژە و ئەو حەز جوانە دکە هیوی دکان مۆزەخانەکی ژی ڤەکە ji بۆ و وان کەلوپەلان تێدا بپارێزە. کاوە عومەر پامێنی دەنگی ئەمریکا لە دەشتا مووسڵێ ئەف راپۆرت گەهاندیە. مامۆستایەکی ئێزدی ڕابووە بکۆمکردنا دەهان ئامیر و کەلوپەلێن کەڤن ئەوێن بەریا دەهان ساڵات هاتنە بکارئینان ji بۆ خزمەتا ژیانێ. خەلات ئەلیاس ئارەزویاوی کەلوپەلێن کەڤن و فلکلۆرینە ئەوێن باب و باپیرێن وی بکارتئینان. هەتا نوکەڤی مامۆستایی زێدەتری هەشتێ پارچێن کەڤن کۆم کرینە و شێوازێ مۆزەخانەکا فلکلۆری لێکرینە. مەرەماوی ئەوە کۆ ژیانە بەرێ بۆ نەوەی نەها بەرچاو بکەتن. دیزانی بەری چەندین ساڵایە کو وەگیری بێژن بۆ من ڕاغبە کارەزوەک چێبووی کو ئەسێوان تشتا هەف بدەمیانژی کۆم بکەم. گەلێک جاری ماهارەز کریژی بۆ خەڵکێکیژی کو خەڵکێک بێن ببینن گەلێک جاریژی بۆ قوتابیێن مەدرسەیانجی بۆ خەڵکێکی بێن ببینن کو بزانە ژیان و ژین و ژیانە خەڵکێ یان باب و باپیرێنما ئەپچی ڕەنگی بوو. ئەف ئامیرە زێدەتر بە کارێ چاندنێ ڤەدگرێداینە مینا داس و قەیناغ و ملهێب و جەنجەر و گەلێک ئامیرندن. هەندێک وەکو دیاری بۆ وی مامۆستای هاتینە و هەندێک بە کۆژمێکێ پارەی کڕینە. جۆرێ داسکانەیە درونێنە جاری هەر زەلامەکی شۆی رازی بە هەفداسکرد مەزنە بکارتینە ناتارێت هاتنە یەت ئەو ئەڤە بژنەوێ چنگال بەس مەلوک پێتلگرتن. مەلوک زەلامە وەختە درونەت کرد تایبەت ژنکە مەلوک پێدانەیەکەوە و ئەوە مەلوبە. خەلات هەوڵ دەت ئامیرێن بەرێ زۆربەی وان کۆم کرد ji ber ku ew di ew ê baweriyê daye ku metirsî li ser nemana van amîre û kelopelan heye. Derekê bibînim xwe pare jî bin parekî ne heya bin ku ez biqirrim bînim ez kom kam yan jî kuşnemanê qurtalkînim rastî çunka gelekê tên berî vêgavêjin çîn biçare nekat kan bêjin wellahî me yê tavêtîn yan me yê sotî yan me yê فرۆتین فلان بێوان. پاشە ڕۆژێ وی مامۆستای پلانا خوێ وەسا دانایە کۆ مۆزەخانەکە فلکلۆریە مەزن veketن لە ناحیا با عەدرێ لە باکۆرێ دەشتا نەینەوە. سەدام پارچە و ئامîrên karêkevin lê nimayîş ketin da ku mêjoya wê deverê parêzît. Kawa Emer dengê Emerîka deşta neynewa. براسي از شيخلاص دناسم وكا بريفابري آمادة بعدري ورولكي قالكي جرينكا دي پروردكرنا خلقي ويهرمي داو قطابين وخندكارين بعدري تعبدي آمادة لمن نتزاني او اف اركيديجي واركيكي فلكلوري وكم كرنا تشتين جرينجين كالابوري ازيان كم كرنا دستي وي خوش
پەرستگەها لۆنگشان یا بودستان ئادیرۆکی لە باژارێ تایپی ئیرۆ یەکشەمێ ڕۆژە یەکەمە ساڵا دبێژنێ ساڵا کێفرۆشکێدا جەژن گێڕان ساڵا کێفرۆشکێک و دوو ساڵا پڵنگان تێ ساڵا بۆری بوو تەمسیل دەکەمی ناوەی نەیەکی بە سەدان کەسێدی هێدی دە پەرستگەهێدا ji deriyê pêşîn maşiyan daku xwe bigehînin cihê nimêj û herwesa li nîva wê peristgehê jî bawermend di heman demî da li dora yekaneya bixûrê li hewşa navendiya hundira peristgehê civiyan û du'a kirin ji bo ku xweşî û bextewerî were ji bo cîhanê pir kes bi destên xwe پەیرەکێ بوودا یان پەیکەری بوودا دوعا دکن لە پێشوینە ئەو ژی بە ئەزمانی خواک و تاوی بەشداری دوعا دبنم وێنەی ڤیدیۆی ژوێ جەژنا ڕۆژایەکەیە ساڵا نووە بوودیان لێ تایپی دەبینن. بوێ چەندێژی ئەم تێن داویا بەرنامە ئیرۆ یا کورد کۆنەکشن هەر شاد و بەختەوەر بن و خۆدا حافیز.